لە کوردەواری خۆماندا کاتی خۆی کە سفرە ڕاخرا خێزانەکان ئێنەریتێکی زۆر جوانی کوردەواری هەبوو لە نێو ماڵەکاندا باپیرە و داپیرەدا ئەنیشتن کوڕ و کچەکان و بووک و مناڵەکان و کوڕەزا و کچەزا هەمووی لەسەر ئەو سفرەیە ئەگەر هیچ نەبووە لە هەفتەیەکدا ڕۆژێک بۆ دوام بۆ سیانیش لەسەر سفرەیە کۆ دەبوونەوە کۆبوونەوەی ئەم خێزانە خۆشەویستی زیاتر دەکرد پتێوی دەکرد ئەگەر یەکێک لە خێزانەکەدا بڕایە زۆر جار لۆمەش دەکرا سەرزەنش دەکرا دەیانوت ئەم کەسە نان و دۆبڕە لە کوردەواری خۆمان ئەم دەسەواژەیان بەکار دەهێنەواتە لەگەڵ کۆمەڵدا نان ناخوات کارەکانی لەگەڵ خێزان و لە چواردەوری یەکتر نین گرنگی کۆبوونەوەی خێزان لە دەوری یەکتر چییە؟ ئێستا ژیان ئەو کاریگەریانی کە کاریگەری کردو سەرەوەی کە ئێمە لە دەوری یەکتر کۆنەبینەوە وای کردووە ئەمە بەس پاساوێ بێیان پاساوێک کە دەیهێنینەوە دەڵین ناتوانین کۆبینەوە بوونی سەرگەورە لە ماڵەکاندا و بەردەوام ئامۆژگاریکردن و بەتەنگەوە هاتن یەکتر و کۆبنەوە لە دەوری یەکتر چەندە گرنگن ئەمە تەوەری پرۆگرامەکەمانەکە ئەمڕۆ زۆر بەڕێز جیاد عومەر ڕیشاوی توێژەری کۆمەڵایەتی وەڵامی کۆمەڵک پرسیارمانەداتەوە لەسەرم بابەتە کاک جیاد بەخێر بێ ڕۆژتان خی گەورەتانە بێم کاتتان مەش لە نان دۆ بڕاکەوە دەست پێ بڵێ چەند گرنگە مرۆڤ هەمویان لە دەوری یەکتر کۆبنەوە مەسن تەنها خواردنیش نییە ینی تۆ کاڵی خێزان نان خواردن و کۆمەڵک گفتوگۆ و دانیشتن و چوونە دەرە و هەموو شتێکە گرێتەوە چەند گرنگە جا لە کوردیا کاڵی نان و دۆبڕ باز لە تاکبوونەوەی کەسێکەکەین لە عەرەبی شتێکمان هەیە ئەڵێ لا یەکول الذئب إلا من الغنم القاص ئەڵێ گورگ تەنها لەو مەڕانە ئەخوا کە پەرتەوازن لەو مەڕانە ناتوانێت دەستکاری و مەڕانە بکە کە بەیەکەوە جا ئەمە ئەم دوو نمونە کوردیە و عەرەبیە باس لەوەیە کە چەندە گرنگە کەسەکان پێکەوە بتوانن هاوکاری یەکتری بکەن و پێکەوە بژین چونکە ئینسان هەر خۆی بوونەوەرێکی کۆمەڵایەتیە بە تاک ناتوانێت لە ڕووی ئیش و کارەکانی ئەنجام بە و لە ڕووی دەرونیەوە ناتوانێت ئاسوودە بێ و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە کە تاک بوویەوە هیچ شتێکی کۆمەڵایەتی نییە بەم کەسەوە ئەم کەسە بەسێتەوە بە هیچ شتێکی ترەوە لەبەرەوە کاتێک کە باز لە تاکبوونەکەین گرفتی هەیە بۆیە باز لەوەکەین کە کەسەکان لەبێ لە ناو کۆمەڵا بن و لە ناو خەڵکا بن و پێکەوە بن یعنی بۆ هەموو شوێنێک جایمە بابینەوە سەر باسی خێزان بۆ هەموو شوێنێک لە هەر شوێنەکە کە کارەکەین ئەڵێن خێزانی کورسادوانە ئەڵێن خێزانی مەسەن لە ناو دایرەیەکە کاتێک کە قسە لەگەڵ فەرمانبەرەیەکە کە بێ ئەم شوێنەی بەم شوێنە هەڵبا بڵێ شوێنەکەم زۆر باشە ئەڵێ ئێمە وەکو یەک خێزان کارەکەی ئەم قسەکردانە ئەم دەربڕینانە چی دەرەخا ئەوە دەرەخا کە چەندێک گرنگە خێزان خۆی لە ناوەوە تۆکمە بێەوە خۆی لە ناوە پێکەوە کۆ ببنەوە چکە کاتی ئێمە نمونە بە شتێکە هێنینەوە ئەڵێن خێزانی تەلەڤیزیۆنی کورسات خێزانی ئەو دایرەی کە من تیایام کەواتە مادەم نمونە بە خێزانە هێنەوە کەواتە چەند گرنگە خێزان خۆی ئەم کۆبوونەوەی تیاابێ وەکو لە پێشەکی ئاماژت پێ ئێمە جاران کۆبوونەوەیکی باشمان هەبوو خێزانی زۆربەی ماڵەکان هەیبوو نامی ڕەشبین بم هەیە ئێستش هەیە ینی کۆمەڵگەی مەوای لێ نەهاتووە بگاتەوەی کە هیچ نەمێنێ لەو کۆبوونەوە خێزانیە ئەو کۆبنە خێزانیانە هەرماون بەڵام پێویستی بە پارێزگاری لێکردنە چکە لە بەردەم هەڕەشایە ئەبینی ئەگەر کۆبوونەوە کەشەیە بەداخەوە دانی مۆبایل بەدەستێتی خەریکی تەلەفۆنکردنە دانێک خەریکی سەرچکردنی ئەوەی بزانێت چیە گوزەری یعنی هەر کەس و خەیاڵی لەلایەکە جاکەڵم پارێزگاریکردنی لەی زەرورە ئەوە ئەو شتانەیە کاڵم پارێزگاریکردنی زەرورە چونکە ئەوە وای لێکا بەرەو نەمان بچێت من با نمونەیەکی خۆمان باسکەم من لە خێزانی خۆمان مامۆستا عومەر ڕێشاوی باوکم خوافەی کار لەگەڵ مردووی هەمووانە جومعان هەموو ڕۆژێکی جومعان شتێکی بۆ دانابووین بە ناوی مؤتەمەر البەیت کۆنگرەی خێزانی یعنی وا ناوەکەی گەورە کردبوو ئێمەش بەلامانەوە فڵان کەس بان کراوە بۆ کۆنگراوانە ئیتر لە فەیسبووکا پۆستیەکە بە حساب لە کۆنگرایەوە ئەوانە
کەی و مؤتەمەر البەیتمان هەیە و کۆنگرەی خێزانیمان هەیە ئەم شەو ئیتر بەلامانەوە زۆر گرنگ بوو کۆ بووینەوە شەوانی هەینی بابەتی بۆ باسەکردین هەریکێکیشمان ئەگەر شتێکی باید باسمانە کرد گرنگترین شت کە دروستی کردیامانە وتی هەر هەفتەیەک باسی گلەییەکەکەین یەکێکمان لە یەکێکمانی هەبێ گلەییەک با لەم هەفتەیەوە لە خۆمانەوە لە منەوە دەست پێ بکەن ئێوە گلەییتان لە من چییە؟ ئاماژەمان بە گلەییەک کرد لەو کە هەیە وتی باشە هەفتەی داهاتوو تا هەفتەی داهاتوو بێت چاکی کەم مەبەستم لەو کۆبوونەوەیە چییە؟ ئەوە چی ئەو دەورە ئەبینیە ئەم گردبوونەوەیە دروستکە گەورەکان دایک و باوکەکە ئەتوانی ئەم گردبوونەوەیە دروستکە بەڵام با من ئاماژەیە بە شتێک بم کەمایان تۆزە ڕەشبینانەیە من وەک بە حکمەوەی توێژەری کۆمەڵایەتیم لە دادگای باریکەسێتی گرفتێکی زۆری خێزانیمان هەیە لەسەر چی؟ لەسەرەوەی پیاوان ئەگەر پیاوان نەبن بە دوژمنم پیاوان کەمتر لە ماڵەوە هۆگری ماڵەوە ئەبن ئەوەش هۆکاری خۆی هەیە ینی هۆکاری کۆمەڵایەتی هەیە هۆکاری ئابووری هەیە هۆکاری نەفسی هەیە هۆکاری بینی ژن و مێردەکەی تایە کەمتر لە ماڵەوە ئەمێننەوە و ژنان لای ئێمە لە دادگا سکاڵای ئەوە ئەکەن کە لە کاتی نان خواردنە ئامادە نییە لە کاتی مناسبەی مناڵەکەیە ئامادە نییە لە کاتی با بڵێن پرسە و تەعزیا وەکو پێویست نایەتە پێشەوە لەگەڵ خێزانەکە ینی ئەم نەبوونی دایک و باوکە لە ناو خێزانە گرفتێکی گەورە دروستەکە بۆ ئەو خێزانی کە ناتوان پێکەوە کۆ ببنەوە چونکە منداڵ بە حکمی منداڵ چیەکە چاو لەو کەسانەکە کە گەورەترن لە خۆی کاتێک کە ئەزانێت دایک و باوک پەرتەوازن و باوک گرنگی نادا بەو کۆبوونەوانە ئەم بەلایەوە بێتە حاڵەتێکی ئاسایی ئەو کاتێککە خۆشی گەورە بێ جۆرێک لە وەکو ئینگلیزەڵە ئیندیڤیدواڵێتی تاکپەرستی خۆخودی تیا دروستە بێت کە ئەم پێویست ناکە ئەوەندە بەدەم خەڵکەوە بێ پێویست ناکە ئەوەندە بە گروپین یا بە کۆمەڵ ئیشکا یعنی ها جاری وای ئێمە گرفتمان دروستە بێت لە هەندێک شوێنە هەندێک شتەیە بێ بە گروپین بکرێ کەچی سێرێکی یەکێک خۆی تاکە کاتەوە حەزەکە خۆی بە تەنیا هەموو شتێک بێ هەموو شتێک خزمەتی کەم بۆ تۆ یعنی هەرەمە هۆکارەکەی نییە سلە نێو خێزانەکاندا هەستێکی پەرتەوازەییەک هەیە ئەوەی کە خۆتەڵی تاگەراییەک هەیە کە خەریکە وردە وردە خزم لە یەکتری دوورەکەوێتەوە کاتێک کە خێزان لە ناو خۆیان کۆ نەبێتەوە کەسی خێزانی خزم ئەویش ناچێتە ناو ماڵە چکاڵێ مەسەن بۆ نموناڵێت چوومە ماڵیان پیاوەکە لە ماڵ نەبوو ئەو کەسی تریش پیاوێکی لەگەڵاڵێ کاکە ئێمە هەر ئەڕۆین و مێردەکەی لە ماڵەوە نییە ئیتر من بۆچی بێم باشە ئەو کاتە لەوراش کێ کەم بوویەوە پیاوێک کەم بوویەوە یا مەسەن ئەڵێ ئەڕۆین و هاوسەرەکەی لە ماڵ نییە ژنەکەی لە ماڵ نیە ئیتر ئێمە بۆچی بچین بۆ ماڵە یعنی ئەم کۆبوونەوە خێزانیە کە دروست نابێ تەسیل لە خزمایەتیش ئەکا خزمایەتێکەش کۆبوونەوەکەی تا دروست نابێ یعنی ئێمە بیرمە خزممان ئەهاتن بۆی لەو کۆنگرە خێزانی ئێمە دانیشن ئەوانش تەواجودیان هەبێ لەبەرەوە ئەم کاتێک کە ئەم تەواجودە خێزانیە خۆی دروست بوو پێکەوە و کاتێک تەسیری بۆ پتەوبوونی خزمایەتیش هەبێت جا کاک جیهاد ئێستا لانێ ئەگەر ئێمە بۆ بنەماڵەکانی ئێستا بۆ خێزانەکانی ئێستا بڵین بۆ نمونە بۆ وەک جاران نەماوین ئەڵێ پیاوەکە هەتاکو ئێوارە یان تا درنگانێکی شەو تەنانەت لە دەوامە خاتونەکان تاکو ئێوارە لە دەوامن منداڵان لە دەرەوە لە قوتابخانە ئێوارە دێنەوە لانێ پێیان خۆش بەدیان لەگەڵ هاوڕەکانیان نەپچنە دەرەوە یان پێی خۆشە لە ژوورەکەی خۆیانیان بخوا یعنی ئەگەر پێی ئەڵێ ئێستا بۆ وەک جاران نین ئەڵێ سەردەم وای لە هاتووە کاتە لانێ ئەم گۆڕانکاریانە ئێبێ قبوڵی بکەن گۆڕانکاری سەردەمە بەڕاستی هێنانەوەی ئەم بابەتە پاساوە یا بیانەکە بەشێکی ئەکرێ پاساوێکی ڕاستەقینە بێ یعنی ئێمە بە زۆر ڕژبینانە نەبین چونکە هەر جۆرە و هەر سەردەمە و جۆرە شێوازی ژیانی تایبەت بەخۆی هەیە یعنی کلتور ئەوەی کە لە کۆمەڵانسییا پێڵەن کلتور لە کلتورە جێگیری نییە هیچ شتێک نییە لە کلتورە وەکو سابت وەکو خوێنە ڕەنگە بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە بەڵام گۆڕانکاری تیا ڕوئەیە یعنی ئێمە ناتوانین ئەو کلتوری کە جاران هەمان بووە وەکو خۆی بیهێڵینەوە و بمانی وەکو بزمارێک دایکوتین چونکە ئەو بزمار داکوتینانە ڕەنگە گرفتی ترمان بۆ دروستکار لە زۆر شتی ترا دواب بکەوین
لەبەرەوە ئەبێ چۆن چی بکەین بۆەوەی بگونجین لەگەڵ ئەو وەزعاوە بەشێک لەوەی کە هەمان بۆ لە ڕابردووە بیهێڵینەوە شەرنیە هەر هەمووی و ئەوەشی کە لە ئێستاە هەمانە لەگەڵ بەیەکەوە تێکەڵیکەین چونکە ئێمە بیرمان نەچێت کاتێک کە باز لە ڕابردوو ئەەکەین لە ڕابردووشە گرفتی خێزانی هەبووە لەو کۆبوونەوەیە یعنی ئەو کۆبوونەوەی کە ئێمە باسیەکەین جاری وهەیە گرفتی وای دروست کردووە کە پێویست بۆ ئەو کۆبوونەوەی هەر نەبێت ئەو کۆبوونەوە خێزانیە نەبێت چکە ئاژاوی تیا دروست بووە باڵێن گرفتی خێزانی ژنومێرد و شەڕی تیا دروست بووە بەڵام بەگشتی کۆبوونەوەی خێزانی پێکەوەیی ئەگەر بە شێوەیەکی ئیجابی بێ و گرفتی تیانە بێت تەسیری ئیجابی بۆ مناڵ و بۆ ئەو کەسانی کە لەوێن هەیە ئەو تەسیرانە چین کاک جیهاد زیاتر ئەو چیانە ئەو تەسیرانە کە باست کرد جا ببوورە با من بە پێی تێژینەوەی قسە بکەم لێرا شتێکم هەیە بە پێی توێژینەوەیە کە ئالێرەیە طبعاً هی کۆمەڵە توێژینەوەیە ئەڵێ باز لە گرنگی کۆبوونەوەی خێزانیەکە بە تایبەتی ئەو خێزانی کە لە سەر سفرەی خێزانی پێکەوەن توێژینەوەی 4-5 توێژینەوە کراوە ئەمە کۆی ئەو 4-5 توێژینەوانن کە لە چەند وڵاتێکی عەرەبی کراوە بۆیان دەرکەوتووە ئەو خێزانانی کە کۆبوونەوەیان تایەوە لەسەر سفرەی خوانی خێزانی کۆبنەوە ڕێژەی کێشانی جگەرە بۆ کەسانی کە هەرزەکارن مناڵانی هەرزەکار لە 120 کەمترە وەک ئەو خێزانانی کە کۆنابنەوە لەسەر سفرەی خێزانی ڕێژەی کێشانی مادەی هۆشبەر بۆ گەنجە مراهقەکان لە 100 کەمترە بە بەراورد لەگەڵ ئەو خێزانانی کە کۆنابنەوە باشە ڕێژەی خۆ بە کەمزانیم هەست نەکردن بە گەورەی خۆت چکەوە گرفتێکی زۆر گەورەیە منداڵ هەست بە گەورەی خۆی نەکا بە تەقدیری ذاتی خۆی نەکا ڕێژەی ئەمە لە 100 کەمترە وەک لەو خێزانانی کە لە کۆنابنەوە ڕێژەی خۆکوشتن ڕێژەی خۆکوشتن لە 115 کەمترە وەک لە خێزانێک کە کۆنابنەوە جا ڕێژەی خەمۆچی کەوە گرفتێکی گەورەیە ئێستا بە حکومی من توێژەری کۆمەڵایەتیم لە هەندێک شوێن ئاگامان لە ڕێژەی خەمۆکی و با بڵێن کەئابە هەیە کە لە نێوان خەڵکا بڵاوبووەتەوە ڕێژەی کەئابە خەمۆکی لە نێوان لە هەرزەکارانە لە 115 کەمترە لەو خێزانانە با بینە سەر باسی خواردنی منداڵ گرفتێکی گەورەمانەیە کە منداڵ خواردن ناخوا ئێستا وایە زۆر بەمان من لەگەڵ مامۆستایەکی مناڵەکەم وتم ئەم منداڵم خواردنی کەمە هاوکاریەکمان بکە وتی جا بەڕێزم تۆ یەک مناڵە هەیە توێ هاوکاری بکەم من 40 مناڵم لایە 30 مناڵیان نان ناخوا 30 مناڵیان گرفتی نان خواردنیان هەیە لەبەرەوە قەزمەوەی کە گرفتێکی گەورەمان هەیە لەسەر خواردنی منداڵ کە ئێستا منداڵ خواردن ناخوا ئەوەش گرفتی خۆی هەیە کە مەسەلەی جۆری خواردنەوەانە بەڵام با بێم لە کۆبوونەوەکە باسکەم ئەڵێ باز لەوەکە لە ئەو خێزانەی کە کۆبنەوە پێکەوە نانەخۆن گرفتی قەلەقی لەسەر خواردن مناڵ کاتی لەسەر سفرەدەوە قەلەقە پێی ناخورە حەزی لێنێ ناو چوانیە بەیەکە گرفتی قەلەقی لەسەر خواردن لە 130 کەمترە بۆ مناڵانی کە پێکەوە نانەخۆن لەو مناڵانی کە بەتەنیان نانەخۆن گرفتی خواردنی تەندروست با بڵێن ڕێژەی ڤیتامینات ئەو گرفتی کە لە ڤیتامینات دروستە بێت لە 124 کەمترە و گرفتی با بڵێن قەڵەوی زۆر لە 112 کەمترە لەو مناڵانی کە لە ناو خێزانە پێکەوە نان ناخۆن جامە ئەم ڕێژانە شتی زۆری پێوتین وایە چکە ئەمە هەریکیان ئەکرێ قسەی زۆری سەرکەن بەڵام کاتەکە کەمە لەبەرەوە ئالێرەوە هەر لەم ڕێژانەوە بۆمان دەرەکەوێت کە گرفت کە کۆبوونەوەی خێزانی بۆ ماڵ چەند گرنگە لە کۆبوونەوەی خێزانیا بمبورە لەوسی پرسیارێکت هەبێت هەر بستم بۆ تاواکەری قسەکان دەنی وەکو دوایی پرسیاریش تۆ داواکاری چێ لە هاوڵاتیان کاتی بۆ دابنین ینی وەکو دەوامێک شتێکی دەوامێکی ڕسمی تۆ بێکات بۆ کۆبوونەوەکانی خێزان دابنین باسی هەندێک پاسا و بیانووی کرد کە بە حکمی ئیش و کارمان لە ئێستادا یعنی جۆری ئیش هەیە مەسەن بۆ نوێ پزیشکەکانمان کاتێکی کەمتریان هەیە بۆ ئەوەی کە لەگەڵ خێزانە بە جوکە بەیانەوە عیادەشی هەیە و 12 شەوە ڕاتەوە ئەمانە ئەبێت جۆرێک لە شێوازێک بدۆزیتەوە مناسبە بدۆزیتەوە یعنی ئێمە زۆر بەمان ئەڵێن کاتمان نییە مەسەن مناڵەکانمان ئێمە ئێستا مناڵەکانمان بەیانی لە مەکتەب نانەخوا هەند ئەوانی کە لە ئەهلین زیاتر و نیوەڕۆژ لە مەکتەب نانەخوا چیە بێنێتەوە بەس ئێوارە
لەبەرەوە ئەبێت تۆ ئێوارە ئیستیغلالکەی بۆەوەی کە چۆن لەگەڵ ئەم خێزانە کۆبیتەوە هەرچەندە بەداخەوە ئێستاڵن ئێوارانیش نان زۆر نەخۆی باشە ئەوش گرفتێکیان بۆ دروست کردوین کە جاران وایان بەیانی و نیوەڕۆ ئێوارە نانمان نەخۆ هیچ گرفتێکمان نەبوو کەسی ساڵن ئێواران نان مەخۆ باشترە. جۆری ئیش واد لێ ئەکا کە نەتوانی پابند بی بەو هینانەوە بێ مناسبە بدۆزیتەوە مناسباتی باشمان هەیە ئێمە وەکو کوردەواری مناسبەی ڕەمەزان مناسبەیەکی زۆر گەورەیە بتوانانی لەگەڵ خێزانە کۆبیتەوە زیاتر کەمتر ئیشی تیاکرێن مناسبەی نەورۆز مناسبەی جەژنەکان مناسبەی سەری ساڵ ئەمانە ئەبێ بتوانی بەڕێگایەک هەرچۆنێک بێت تەعویزی ئەو کاتانە بکەیتەوە کە نەوتوانیەوە لەگەڵ خێزانە کۆبیبیتەوە تا گەرفتانەش نەوتوانی هیچ نەبێت بۆنەکانە بڵێ ئەگەر ئەوەش نەتوانی ئەو کووتیان کافر هەی کافر دەیتر خۆ وانە ئەگەر بتوانی شتێک بکەی بۆ ئەم خێزانە کۆبیتەوە بۆیە سبینی ئەو مناڵی کە گەورە ئەبێ لە ناو ئەو ئەزانی بم بۆ لە نازانم کاتم هەیەە بەشێک لەوەی کە من خۆمی تیابینمەوە ئێستا ئەتوانم لەم تەلەڤزیۆنا قسە بکەم هەست دەکەم بەشێکە لەو کۆنگرە خێزانی کە لە مناڵیا بۆم کراوە ڕێم پێدراوە قسە بکەم خۆمە بینیوەتە لە چواردەوری خێزانێکە قسە بکەن ئەگەر نتوانین ئەوە بکەین مناڵانمان ناتوانن بە شێوەیەکی جوان کە گەورە بوون تعبیر لە خۆیان بکەن و ناتوان قسەزان بن مایک بەرە دەست مناڵمان دەست گەورەکانمان لە تەلەڤزیۆنە ناتوانین دوو قسەی با بڵین ڕێک بکەین بەڵام بڕۆ سێری خێزانێکی کەسێکی ئێرانی بکە مایکێکی بەرەز بزانێت چۆن بە لەهجەیە قسەت بۆکە زۆر بە تەلاقەت و هیچ گرفتێکی نییە لەبەرەوە کۆبوونەوەی خێزانی سوودی زۆر زۆرە کە سوودەکانی زۆر و من ئاماژەم بە کەمێکیە خۆش بەکەەوەی چەکە لە گرفتەکانی مخۆمەندرێکمان پێ کردووە کە بەڕاستی ئەوە کەسانی کە لە مایک ڕاکەنەوە نەبێت بەشێکی سەرەکی وەکە بەڵام بەشێکی سەرەکیەوە کارەکەوێت لە خێزانێکی چۆنڵی ها تاگەراییەوە زیاتر هاتون و قسە و گفتوگۆ تایە کەمتر بووە دەستە خۆش بە جیهاد زۆر سپاس بۆ تۆ